بۆ جاری دووهەم مامۆستایانی ناڕازی لە سلێمانی با ڕێپێوان چوونە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق و داوایان کرد حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێت بە جێبەجێکردنی یاسای بودجەی عێراقەوە بۆ ئەوەی بەغدا شایستەداراییەکانی هەرێم بنێرێت. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕایانگەیاند تا دێت فشارەکانی دەسەڵات لەسەریان قورستر دەبێت، بەڵام ئەوان لە پێناو مافەکانیاندا لە بایکۆتی دەوام بەردەوام دەبن. ئەو تۆمەت و وتەونە شیاوانە بە توندی ڕەت دەکەینەوە کە مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی سلێمانی و وەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و شارۆچکەی کۆیە بە بوختانچی و فەوزە و ئاژاوە گێرناوزەن دەکەن و لێرەوە بەدەسەڵات و وەزیری پەروەردە ئاگادار دەکەینەوە ئەوە مامۆستایانن خەمخۆری پرۆسەی پەروەردە و فێرکردنن و ئەوە ئێوەن کە زوڵمیان لێ دەکەن و دەتانەوێت داهاتووینەوەکانمان بکەنە قوربانی ململانەی سیاسی. لە خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازیدا لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق ژمارەیەک لە پەرلەمانتاران وتەیان پێشکەشی خۆپیشاندەران کرد. سەرۆکی فراکسیۆنی یەکگرت و ڕایگەیاند هەمووان پشتیوانیان لە پرۆژەکەی یەکێتی کردو ئێستاش پێویستە ئەو حیزبە ڕاستگۆ بێت لەگەڵ خەڵک چونکە نیوەی داهاتوو بڕیاری هەرێم لای یەکێتیە. هەموو حیزبە سیاسیەکان ڕاستگۆ بن لەگەڵ خەڵک، ڕاستگۆ بن لە گێڕانەوەی داهاتیم نیشتیمانە، لە شەقام لەگەڵ خەڵک نەبن و لە ناحکوومەتیش لەگەڵ پارتی بن. پێویستە ناڕزایەتی مەدەنیەکان بەردەوام بێ هەتا ئەو کاتێک کە حکوومەت تەسلیم بە ئیرادەی ئێوە بێ. ئیرادەی ئێوە پێویستە بەردەوام بێ، بەبێ فشارکردنە سەر حکوومەت هیچ کاتی ئەم یاسایە جێبەجێ ناکرێ. جگەل لە سلێمانی جارێکی دیکە مامۆستایانی ناڕازی کەلار و دەربەندی خان و ڕانیە گردبوونەوە و ڕایان گەیاند تا جێبەجێکردنی داواکاریەکانیان لە بایکۆتی دەوام بەردەوام دەبن. حکوومەتی هەرێمی کوردستان گوێی داخستووە بەرامبەر بە سەرجەمی ئەو خواستانە تاکە ناوەندێک یاخۆ تاکە بنەمایەک ئەوڕۆ وایە تاکە ڕێگایە کە ئەوان ئەوڕۆ ئیشان پێەیە بریتە لە بنەمای هێزی سەکداری هێزی سەربازی. ئەمە بۆیە ئەمڕۆ وەکو بنەمایەکی گرنگ ئاوڕێ لێدراوە. قەزای کەلار و ناحەکانی ڕزگاری و باوەنور و گوندەکانێک لەوێ تا ئێستا بایکۆت لە هیچ قوتابخانەیەک نەشکێنراوە. ڕۆژ لە ڕۆژ تا دێ فشارەکان زیاترە بێ لەسەرمان، بەڵام ئێمە گوێ بۆ فشارەیان نادەین، بەردەوام بین لەسەر بایکۆتکردن بەتایبەت مامۆستایان و یان کۆی چین و توێژ و فەرمانبەران تاکە ئومێدێکی هەم بۆش بودجێ عێراق بوو کە بودجێ گشتی عێراق بۆ ساڵی 2017 پەسەند کرا. بینیمە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی لە ڕاگەاندراوە کە پابەندبوونی بەو بودجەیەوە ڕەت کردەوە. ئەمەش ئەو ئومێدەی ئێمەی نەهێشت. هاوکات لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی لە سلێمانی ژمارەیەک قوتابخانە کراونەتەوە و مامۆستایان و خوێندکارانیش دەوام دەکەن. ئەوە لە کاتێکدایە زیاتر لە 2 مانگە مامۆستایانی ناڕازی لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و داوای جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەن. ژاڵە محەممەد نارتی، سلێمانی.